خێراتنان دەکەین ئێمە وەکو ئەنجومەنی هەریری کۆمەڵی دادگەری هەستاوین بە ئێوارەخوانێک بۆ مسلمانانی هەریر و دەوروبەری. لای جەنابتان معلومە کە خواردنی حازرکردنی خواردنێک بۆ ئەوەی ڕۆژوان چەند خێری و پاداشی لای خوای گەورە هەیە. ئەو برانەش بە خێراتیان دەکەن کە بە پێربانگوازیمەوە هاتن پیا و ماقول و مامۆستانی بەڕێزمە کە ئامادەبووینە ئینشاڵڵا دەستخۆشیانێک. وەڵڵا ئێمە ئامانجمان لەوەی بە یەکتر شادبوونی مسلمانان و تەعاتف و هەمەهانگی و برایەتی و محەبەت و خۆشەویستی زیاتر هیچ کەن نییە. ئیفتار سائیم شتێکی زۆر گرنگ و مهمە. بەڕاستی هەر کەسێک فۆتارەی کەسێکی بە ڕۆژوو بکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەو کەسە لە ئەجر و پاداشتی ئەو کەسە شەریکە بێ ئێوەی هیچی لێکەم بێتەوە. دیارە ئەوە فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئێمەی مسلمانیش دەبی شوێن کەوتووی پێغەمبەری خوا بین صلی الله علیه و سلم